شیوەنی دایکی یەکێک لە قوربانیانی کۆچە ناڵە و خەم و فرمێسکی ئەو دایکە ئامادەبوانی گۆڕستانیش دەخاتە گریان. لە سنووری ئیدارەی سۆران 3 کەس لەو 16 تەرمانەی لە ڕێگای ڕێکخراوی لووتکە هێنرانەوە کوردستان لە سۆران بە خاک دەستپێردرێن. دەستخۆشی لە حکوومەت هێرێمی کوردستان و دەستگای لووتکاکەم کە هاوکار بوون لە هێنانەوەی تەرمی بڕیار و ئەو شەخصەکانی دیکرد. دیارە ڕۆیشتنی بڕیاری هۆکارێکی هەبوو، چیرۆکی بڕیار لەگەڵ ڕۆیشتنی ئەوانەی دیکە هەمووی جیاواز بوو کە لێرە ڕۆیشت کەیسی مە نزیکەی بۆ 4 ساڵ ئەو سارەکە هەتا ئێستا یەک لای نەکرایتەوە ئەو تۆمەت بارانە دەستگیر نەکراینە. کارزان ئەسعاد دەستگیرانی باران نووری یەکێک لە قوربانیانە. لە دوا ساتەکانی لە دیار تەرمی دەستگیرانەکەیەوە دانیشتووە. کارزان خەم و گریانێکی قوڵ لە ناخیدایە بەو هیوایە نەگەیشت کە بڕیاریاندا بوو لەگەڵ بارانی دەستگیرانی ژیانێکی نوێ لە وڵاتی بەریتانیا دەست پێ بکەن. ئەو کارە ساتەی دیوان فەڕەنسا و بەریتانیا بووین کە ئەمڕۆ لێرانە بەشدار بووین. خۆتان دەزانن ئەمە فترەیەکی زۆرە لەسەر هێڵین بۆ ئەوەی ڕووفاتی ئەو قوربانیانە بگەڕێنەوە هەرێمی کوردستان. مەشاکلەکان و کێشەکانی زۆر بوو، وەختەکانیشی وانە بوو چونکە کێشە و گرفتی زۆر دەهاتە پێش نەمانتوانی بزەبت چ وەختێک دەگەنە جێ و شوێنەکانیان چۆنە ینی کۆکردنەوەی ئەو مەراسیمە لەبەر کات و وەختەکان و شوێنەکان زۆر زەحمت بوو. ئێمە بتوانین لە تەوقی تێکدا بنێن و مەراسیمەکان بۆ ڕێک بێخین. نە ئەوروپا ئەو بەهشتەیەکە خەڵک لێ هەڵەدا چووە نە کوردستانیش و گلەی و لۆمە لە نیشتیمان و لە حتا لە دەسەڵاتی خۆشمان بای ئەوەی ئینسان نیشتیمان بەجێ بێت خۆ بە و ڕێگا ئینتیحاریە بدا کە هەموو ڕۆژێ هەواڵی نەخۆشە بەسین لەبەرەوەی بەناوی عایلێەوەمە تەمەناکەین هەموو کەس هەموو ئەو کەسانەی کە لێرانە گوێیان لەمەیە بۆ ئەوەی کە خۆیان پارێزن منداڵەکانیان پارێزن هەمومان دەستدەنا و دەستێکەین بە بەرای لە کارەساتی گەورەی بگرین. باران نووری تەمەن 24 ساڵ و مسلیم ئیسماعیل تەمەنی 20 ساڵ و بڕیار محەممەد تەمەنی 23 ساڵ ئەو کۆچبەرانە بوون لە ڕۆژی 24 نۆڤێمبەر زیاتر لە 30 کەسیان ویستویانە بە شێوەیەکی ناڕسمی لە فەڕەنسا بە نۆکەندی ئینگلیز بگەن بە وڵاتی بەریتانیا. لە ئێوارەی هەمان ڕۆژ بەلەمەکەیان ژێر ئاو دەکەوێت و 27 کەسیان گیان لەدەست دەدەن. بەرەبەیانی ئەمڕۆ 16 کەسیان هێنرانەوە هەرێمی کوردستان. خنکان و گیان لە دەستدانی ئەم 3 گەنجەی سۆران لە ڕێگای گەیشتن بە وڵاتانی ئەوروپا لە کاتێکدایە. بەپێی ئامارە ناڕسمیەکان ئەمساڵ نزیکەی 7,000 کەس لە سنووری ئیداری سۆران بەرەو وڵاتانی ئەوروپا کۆچیان کردووە. لە ماوەی ساڵانی ڕابردووش 28 هاوڵاتی لەو سنوورە لە ڕێگای کۆچکردن خنکاون و گیانیان لەدەستداوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.